ئێمە ئەمڕۆ باز لە جوانکاری ئافرەتانەکەین و هەروەها ئەو نەشتەرگەریانەی کە ئافرەتان ئێستا ڕووی تێەکەن کە نەشتەرگەری شکڵ و شێوەیان بێت. ئەمڕۆ بۆ بە باسوخواسێکی زۆر زۆر گرنگ لە ناو کۆمەڵگەکەی ئێمەیە کەوای لێ هاتووە کە بووە بە ئارەزوویەک بۆ بە حەزێکی زۆر زۆر جاری وایە لەوە دەرچۆ کە پێویستی بێ. ئێمە پێشتر کە باسی شکڵ و شێوەی ئافرەتانەکەین طبعاً شتێکی زۆر زۆر جوانە کە ئافرەت گرنگی بە خۆی بە گرنگی بە شکڵ و شێوەی خۆی بە جوانترین شێوە دەرکەوێ لە ناو کۆمەلگایە لە ناو دەوروبەریە. ئەمە حەزێکی ئافرەتانەیە کە حەزەکە بەردەوام ڕێکپۆش بێ جوان بێ بە باشترین شێوە دەرکەوێ کە ئەمەش گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. بەڵام ئەگەر ببێ بەوەی کە بەخۆی ڕازی نەبێ و بە شکڵ و شێوەی خۆی ڕازی نەبێ لێرەوە گرفتەکە دەست پێکات. چکە ڕازی نەبوون بە خۆت یاخود قبول نەکردنی خۆت وەکو ئەوەی کە هەیت ڕازی نەبی بۆی کە خوای گەورە بەو شێوازە دروستی کردووی لێرەوە گرفتی زۆرینەی خاتونەکان دەست پێکات کە وای لێ هاتۆ بۆ بە چاولێکەری کە ئەم شتێکی کردو ئەمیش پێویستەکە وەکو ئەو بێ بەردەوام دائنیشێت بە دیار کەسێکەوە بۆ نمونە کە دەرەکەوێ حەزەکە ئەمیش بەو شێوازەی ئەو بێ خۆی بەراورد دەکا بەردەوام بۆ ئەڵێ من ئەمەم وایە و ئەمەم وایە. جاری وا هەیە ئەستێرەیەکی جیهانیە بینێت خۆی بەراورد دەکا بەو ئەڵێ منیش پێویستەکە بەم شێوازە دەموچاوی خۆم بگۆڕم بەم شێوازە لوتی خۆم بگۆڕم بەم شێوازە ڕوومەتەکانی خۆم بگۆڕم لێوی خۆم بگۆڕم دەمودانم. یعنی وای لێ هاتووە بەردەوام لە بەراوردکردنایە کە ئەم بەراوردکردنەش دوایی لە ڕووی دەرونیەوە زۆر زۆر بێتاقەتیە کات یعنی تۆ بێنەرە پێشچاوی خۆت کاتێ لە بەردەم ئاوێنەیە کە دائنیشیت و بەردەوام سێری خۆتەکەیت و بە خۆت ڕازی نیت و خۆتت پێ قبوڵ نییە دواتر کە ئاوێنەکە بەجێ هێڵی چەند هەستێکی نەرینی و بێتاقەتیت بۆ دروستە بێ. جامە ئەمانەوێت خاتونەکان دەرکەین لەو وەزع و لەو گرفتاریە بەڕاستیەوە لە ڕووی دەرونیەوە گرفتاریە کە ئێمە ئەمڕۆ زۆر بە تێر و تەسەلی باسی لێواکەین. باسی خۆ قبولکردنەکەین خۆتت قبول بێ خاتونی ئازیز بەم شێوازەی کە خوای گەورە دروستی کردووی چکە ئەکەر خۆتت پێ قبول بێ ئەو کاتە ڕازی ئەبی کە ڕازی بوون یەکێکە لەو سیفەتانی کە مرۆڤ بەردەوام بەدوایە ئەگەڕێ. وەکو لە پندێکی عەرەبیە هەیە ئەڵێ قیلە لیسەعادەتی ئەینە تەسکونین بە خۆشبەختیان و تۆ لەکوێ ئەژیت خۆشبەختی وەڵامیایەوە قالت فی قلوب الراضین ئەڵێ لە ناو دڵی ئەو کەسانەیە ئەژیم کە ڕازین. کاتێک کە تۆ ڕازی بووی هەم لە ڕووی دەرونی و مرتاحەبی هەم کەسێکی بەهێزەبی هەم کەسێکی پتەو ئەبی چکە جوانی واتە جوانی ناخت جوانی واتە ئەوەی کە تۆ خوڕەوشتە جوان بێ کاتێک کە درۆ ناکەی تۆ کەسێکی زۆر جوانی کاتێک کە مامەڵە جوانە تۆ کەسێکی زۆر جوانی کاتێک کە لەگەڵ دەوروبەرەکەتە مامەڵێکی باشەکەی ئەو کاتە تۆ کەسێکی زۆر جوانیت. کەسانێکمان هەن لەوانەیە لە شکڵ و شێوەیانە بۆ شێوازە نەبن وەلو ئێماڵین هەموو کەس جوانە هەموو کەس جوانە بۆ شێوازەی کە خوای گەورە دروستی کردووە. بەڵام سێرەکەی کۆمەڵێک کەس لە دەوری کۆبۆتەوە زۆر زۆریان خۆشەوێت زۆریش بە جوانی ئەینرخێنن هەشمانە لە شکڵ و شێوەیە لەوانێ زۆر زۆر جوان بێ بەڵام لە سیفات و لە ناوەڕۆکە بۆ شێوازە نەبێ.